هاوڵاتیانی قەزای شارە زوورە کاتونەتە ئێرە بەهۆی کەمی خزمەتگوزاریەوە بۆ ئەوەی کە ناڕەزایی دەرببڕن لەبارەی کەمی خزمەتگوزارەکانەوە پاش کەمێکی تر لەلایەن دەستەی سەرپەرشتیاری ئەم خۆپیشاندانەوە بەیاننامەیەکی ناڕەزایی ئەخوێنرێتەوە و ڕێگاکە بە تەواوەتی داخراوە ئێستا هیچ هاتوچۆیەک ناکرێ وەکو لە دیمەنەکان ئەبینن ڕاستەوخۆ ڕێگاکان بە تەواوی داخستووە و ئێستا دەستی سەرپەرشتیاری خۆپیشاندانەکە ئامادەکاریەکەن بۆ ئەوەی بەیاننامەی ناڕەزایی بخوێنەوە بۆ کەناڵەکانی ڕاگەاندن. ئەیبینن ئەمە وڵاتیانی قەزای شارە زوورە ڕێگای نێوان دەربنی خان سلێمانیاندا خسۆ بە شێوەیەک ئێستا ڕێگاکە هاتوچۆی پیانە کرێت و ڕێگان لە تەواوی ئەو کەسانە گرتووەکە لێرەوە هاتوچۆکەن و داواکەن کە خزمەت گوزاریەکانیان بۆ فەرهەم بکرێت کە خۆی بینێتەوە لە نەبوونی کارەبا ئاو بنزین هەروەها نەوت لە قەزاکەدا. ئێستا دەستی سەرپەرشتیاری خۆپیشاندانەکانی قەزای شارە زوور ئامادەکاریەکەن بۆ ئەوەی بەیاننامەیەک بخێنەوە. ئێمەش ڕاستەوخۆ بەیاننامەکەتان بۆ ئەگوازینەوە. بۆی چەکتان نایگرن یەکێکتان هاوکاریەکەن بۆی بکەوە. ماشاءالله نه بله من اکوان دست زدکا بکا اجرایی میشه بکنم
تاوچی ئامادەیە تاوە کێشەم لێ بەزەمان ساڵ کێشەم بەناوی خوای گەورە و میهرەبان هاوڵاتیانی بەشمێنە تووستەم لێکراوی کوردستان ئێمە وەک بەشێک لە هاوڵاتیانی قەزای شارە زوور دژبەم دەسەڵاتە چەوسێنەرە و سیاسەتی نەگریسیان هەستاوین بە گردبوونەوەیەکی ناڕەزایی لە هەمبەر کەمی خزمەتگوزاریەکانی وەک کارەبا، ئاو، غاز، نەوت و بەنزین. دڵنیاشین لەوەی داهاتی ژێر زەوی و سەر زەوی هەرێمەکەمان بەشی چەندین جار لە پێداویستی خۆمان زیاتر دەکات، بەڵام ئەم دەسەڵاتدارە مافیایانە لە پێناو دزی و ڕاوڕووتی خۆیان لەلایەک و دەستەمە و لاوازکردنی ئیرادەمان هەموو قەیرانیان بۆ خوڵقاندوین. بیریشمان نەچێت ئەم بێدەنگیەی ئێمە بووەتە هەوێنی بە فیرعون بوونی ئەم جەلادانە و ئەوانیش تاپیان بکرێ دەست ناپارێزن لە شکاندنی شکۆ و کەرامەتمان. بەڕێزان، ئێمە وەک دەستەی فشار لە قەزای شارە زوور هەستاوین بە ئەنجامدانی ئەم خۆپشاندان و دەربڕین و ناڕزایەتیانە لەبەر ئەم دوو هۆکارە. یەکەم، ناوتن بەرامبەر بە ستەمکاران بە تێکۆشانێکی گەورە لە پێناو خوددا و مرۆڤایەتی لە پێناو تێکۆشانێکی گەورە لە پێناو بە تێکۆشانێکی گەورە لە پێناو خوددا و مرۆڤایەتی دەزانین، وەک پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دەفەرمێت ئەفضل جیهاد کەلیمەة حق عند سلطان جائر. دووەم، شارە زوور لە زۆربەی کەرتە خزمەتگوزاریەکانی وەک کارەبا، تەندروستی، پەروەردە شارەوانی، ئاو، نەوت تا دوایی پشتگوێ خراوە و جێی بایەخی بەرەپرسانی حکوومەت و کاربەدەستانی سنوورەکە نییە. داواکاریەکانیشمان پێک دێت لە یەکەم، زیادکردنی کاتی پێدانی کارەبا هەرچەندە جۆزەی 16 ئەمپێریان بۆ داناوین، کەچی ئەو پەڕی 5 بۆ 6 کاتژمێر کارەبامانەیە. دووەم، لە زۆرترین کاتدا نەوتی سپی دابەش بکرێت بەسەر ماڵاندا. سێەم، چارەسەرکردنی پێدانی ئاوی ماڵان لەلایەک و کێشەی پێوەری ئاو لەلایەکی دیکە. چوارەم، غازفرۆشان ناچار بکرێن وەک جاران بە هەمان شێوە نرخ غاز بفرۆشن و قۆرخکاری نێڵن. پێنجەم، یەکێک لەو بانزین خانانە دابین بکرێت بۆ دابشکردنی ڕۆژانی بانزینی عێراقی. شەشەم، دابینکردنی پزیشک بۆ نەخۆشخانەکان و نەخۆشخانەکانی سنوورەکە و ڕێخستنی کاتی داوامیان. ئەگەر داواکارەکانمان جێبەجێ نەکرێت، ئەوە ڕێکاری تر دەگرینە بەر و داوا لە هاوڵاتیانی ئازیز و بە ئەمەک و خەمخۆرانی سنوورەکە دەکەین بەدەم داواکارەکانمانەوە بێن و قسە و ڕخنەی ناو سۆشیال میدیا بکەن بە کردار و بۆ مافەکانتان برژێن لەسەر شەقام لەگەڵ ڕێزدا دەستەی فشار لە قەزای شارە زوور. سەردار کەریم ئەندام لە دەستەی فشار لە قەزای شارە. بەڵێ بینەرانی شارپرسەوەی کە بینیتان ڕاستە و خۆ بەیاننامەی دەستەی فشاری قەزای شارە زوور بوو کە بەیاننامەکان خوێندەوە داوای ئەوەیان کرد کە خزمەتگوزاریان بۆ دابین بکرێت. بەم شێوەیە ئێستا کۆتاییان بە خۆپیشاندانەکەیەنا و وەکە بینن ئێستا ڕێگاکە ئاستەنگی هاتو چۆکەم بۆ ڕێگاکە کرایەوە و ئۆتۆمبیلەکان نەتوانن بە ئاسایی بە ناو شەقامەکە تێپەڕ ببن.